ڕێز خۆشەویستی هاوڕێیان ئەو کاتتان باش ئاوای لێبوردن دەکەین چەند دەقەیەک تاخیر بووین لە لایڤەکە ئەو کاتتان باش هاوڕێیان ئێستا دەست پێ دەکەین کاک سۆران ژێنینە خەت ببورن بەخێر بێ ناوڕێیان ببورن لە دەرەوەی ئیرادەی ئێمە بوو لە ئەوە بوو زۆر سیر بوو بە ئەکاونتەش خەتشینەکە نەمتانی داخیل بم ئەوەش تەجروبەشی نوێیە ینی شکایەتەکە حاڵەتەکە تا دوێنێوانە بووە ڕێستان هەیە بەخێر بێن هاوڕێیان ئێستا هەندە وردە خەبەریش دەڵێن تاوەکو کاک سۆران دەێنینە خەت هەندێک هەواڵیش دەڵێن ئەو هەواڵانەی هەیە ئێمە زانیومانە بەخێر بێن ئاوڕێیان سەرچاوی ئێمە هاوڕێیان نێچیروان بارزانانی 2 هەفتە زیاترە خۆی ون کردیە کەس نازانی لە چییە لەبەر لە ڕەمەزانەوە ئیتر دەکات 2 هەفتە زیاتر لە دەرەوەیە بەس لە دەرەوە بی و لە دەرەوە نەبی هیچ لە هاوچێشەکان ناگۆڕێ هیچ لە هاوچێشەکان ناگۆڕدرێ هاوڕێیان ئەگەر سەیر بکەن ماوەیەکە زیز بووە تووڕە بووە هیچ ئەتیباری نییە لە ناو هاوچێشەی سیاسی ئیداریدا هەموو شتەکان مەسعود و مەسرورە مەسعود هیچ پلەی نییە هەموو شتەکە نێچیریش سەرۆکی هەرێمە هیچ ئەوەی نییە بەس مجەڕەد شتە ئیداریەکانی پێ دەکەن ئەوە خاڵێک خاڵی دووەمیش ئەوە بزر بووە چ لە هاوچێشەکە گۆڕە پەرلەمان بزر بوو چ لە هاوچێشە گۆڕە وەزیری یەکێتی دەڕوا لای پارتی هیچ گرنگ نییە ئەو درێژەی پێدات بە کەیف خۆی دەشتە و لێی دەخوڕیت هاوڕێیان خاڵشکە زۆر جێی سەرنجە ینی بەخێر بێن سەرچاوی ئێمە هاوڕێیان سەرچاوی ئێمە کاک سۆران ئەو کاتەی هەبوو ئێستا دێن قسە باز دەکەن یەک دوو خەبەری سەریعتان پێ برێم هاوڕێیان تەسەوەر دەکەن پارتی وێچێتی ئەو هەموو عەرەبە هەر لە بۆ مەسەلەی اقتصادی نییە هەر لە بۆ مەسەلەی اقتصادی نییە ئەوەیان کردیناوێت ئێستا دەرکەوتووە پارتی 3 کورسی بەسایە و عەرەبە هاوردانەوە بەدەستدێنی هەمووش دەچن لە ینی ئیقامەیان لە تەزدید دەکرێت لە نوێ دەکرێت بەو مەرزەی بچن لە محەتەی قیتاری بچن دەنگ بدەن تو تەسەورکە 3 کورسی پارتی برا عەرەبی چاوڕەشمە بە شارەکەی گۆران 3 کورسی یەکێتیش 20,000 عەرەبی هەیە 4 کورسیان هەیە کە لێیان کەشفووە کە ئەوە تاوانیشە هاوڕێیان تاوانیشە بۆ زانیاریتان لەبەر ئەوەی ناکرێ ئینسانێک بێت لە هەرێمەکە ئەوە یەک هەرێم یەک وڵاتە لە ڕووی قانونیەوە یەک وڵاتە بە ئیجبار بیکەی بڵێ دەبی ببیە دەنگم پێ بدەی ئەو کات ئیقامەت پێ دەدەم پاریان لێ وەرەگرن ئەو ئیقامەکەیان بەو شێوەیە لێ تەزدید دەکەن یعنی کورێت هەموو شتێکیان لەگەڵ دەکەن بەهەرحاڵ ئەوەش یەکێک لەو شتانەیە ئێستا لە بۆ کۆمیسیۆن لە بۆ ئەوەی کەشف بووە وەزارەتی دارایی ئەوە جگە لەو هەموو فەزاعەتەی کە ڕۆژانە جێبیست دەبین کاک سۆران عومەر ئەڵێ 67,000 عەرەب برم خەڵکێ بێدایکە مەسعود بارزانی بەس پێم بڵێ 67,000 کو بێدایک لە دایک کردە هەمووی مریەمە بەڕاستی یاری ئەو هەموو بێدایک لە سزلدا کاک سۆران ئەگە پێی بکرێ بە جۆین داخل بێگەنە تەلەفۆنی لۆ دەکەین کاک سۆران ڕاوسە بزانم ئەگەر پێی کرا ئەگەنادا ئەوە دەبین هەواڵ زۆرە هاوڕێیان تا ئێستاکە کێشە زۆرە بەداخەوە لەو برادرانەی ڕەوتیش باگلە یەکیانێ بکەین ئەو برادرانەی کە بەو لایەنگرانەی کاک عەلی و کاک غالب و کاک مەسعود عەبدولخالقەوە تا ئێستاکە ناتوان لە نێوان خۆیان ڕێک بکەون یعنی ئەوە کێشەی گەورەترین کێشەی خەڵکی ئۆپۆزیسیۆنە بە ئێمەشە دەرەوەی ئەو نین غرور دەیانگری هەموو خۆی پێشتا یعنی متفق نابن بەڵام نەوشیروانێک دێ بەرهەم ساڵعەک دێ متفق هەمووی دەستنە ژێر باری بەس ناوە خۆمان ئەوەندە ناڕێک
دەکەی منداڵەکت لێ قیت دەبتۆنیە دنیای لە سوسیال میدیا بەردەدا ئەمن وامە و بەبێەوەی یعنی دەچێ مەیدان لەگە خەڵکانێکیان لە نیوەی ئەوە لەگەڵت تون دەکات دەیکاتە ئینشقاق و جیابوونەوە یعنییان ئەوەتە هەموو خۆی پێ مەسعود بارزانیەکە کەس ئامادەنیە قاعدەی بێ هەموو حەزیرەیە قیادەت بی بەداخەوە هاوڕێیانە و حاڵەتانە گەلەگەلک زۆرە لە ناو خەڵکی ئۆپۆزیسیۆن ئەگەر نە باشترین هەڵە ئێستاکەش ئێستاش نەچووە دڵنیابن عێراقیەن غەربیەن ئێرانیەن تێم دەگەی ناوەخۆیە و لە هەمووی گرنگترە خەڵک بێزارە لەو پارتیوێکێتیە و دەنگ دەدا بەو لیستانەی دەرەوەی ئەو حیزبانە دەنگ دەدا بە لیست و دەموچاوی نوێ بە دەموچاوی نوێ بەڵام بەداخەوە ئەو هێزەی لە ئۆپۆزیسیۆن تا ئێستاش کەوازەمەتە دوو ڕۆژ کەش مەجاریان مایە کاچی من یعنی بە جددی ئەو خەڵکانی ئۆپۆزیسیۆن نابی غرور بیانگری تۆ ئەگە هەر ناو دەنگکتەیە بە یەک ڕوودا و خەبەر دەمری بە یەک هەڵوێز دەمری کەس لە خۆی بایی نەبێتن فشە بکە لە خۆی ڕازی بی درۆ بکە لە بنەوە دەست لەگە دەسەڵات تێکەڵ بکە هەمویان بە یەک هەواڵ دەمرن هاوڕێیان با بزانین کاک سۆران ئەگە پێی نەکرا ئەمە بە تەلەفۆن بەشداری پێ دەکەین لێرەدا بە تەلەفۆن بەشداری پێ دەکەین ئەگەر نەکرا هیوادارم کاک سۆران ئەگە پێی بکرێ ئەگەنە بە تەلەفۆنەکەی لۆ بکەین بزانین چۆنمان پێ دەکرێت لەگە کاک سۆران عومەر هاوڕێیان یانگۆ کاک سۆران خۆی دۆڕاندیە ئەوە دەبینن نێچێک لەو دەنگە باشانەیە کاک سۆران ئەو کاتت باش کاک سۆران پێت نەکرا جۆین بکەی ئەگەر هەر لە ژێرەوەیە ببوورە لە ژێرەوەی و کراوەیە ها کاک سۆران قسە دەکەم لە بۆ لایف لە خواری لەو شوێنە خەڵک گوڵ و دڵ و نازانم لایک دەنێری لە تەنیشتەکەی تری ئەوە من لە لایڤم وەرە پەیجەکەی من قادر نادر بە هەردوو پیت نووسراوە ئێستا بۆ دەنێرم کاک سۆران وەڵا ئەوم بۆ بنێرە بۆی جوێن چونکە من دانەیە کە هێنێ 2023 هیچکیان نیە 29,000 لایکی هەیە نانا ئێستا لۆ دەنێرم کاک سۆران ببوورەوە سەرمان لە ئێوە و خەڵکی شێواندووە داوای لێبوردن دەکەین لە دەستەمەش نییە خوا پارتی بگرێ بەڕاستی ینی کۆمەڵێک پەیجی بە ئێمە دەکەینەوە هەر بەسەتە ئەوە بە ئەویت کە بۆ دەنێرم کاک سۆران ببوورن هاوڕێیانسە کاک سۆران دێتە خەت قسە و باسەکان دەکەین ئەگەر لێرە بەخێر بێن ئاوڕێیان بڕوا بکە کاک سۆرانگە پێت کراگەنە لێرە بە دەنگ قسە دەکەین باش نییە بەڵێ باشە لەو شوێنەگە پێت باش کە هاوڕێیان تەبعەن ئەو هەڵبژاردنە زۆر یەکلا کەرەوەی مەسعود بارزانی باش دەترسێ هەموو هەنجەتەکەیان ترسە بەڵام ئەوان مەسلەی قەومی دەی نەگۆڕێ هەتا یان وای هەر شتێک بی ئەگەنا کێشەیان هەژماری منە کێشەیان کورسیەکەی سەرۆکی حکوومەتە کێشەیان کەشفبوونی ئەو هەموو گەندەڵیەیە نەکەر پارتیەکێتیش وەزیشێتی قسەک وەزئی باشترە هەر ئەوەندەیە وەزئی باشتر بەخێر بێن ئاوڕێیان لەسەر کاک سۆران لەگەڵمان داخل دەبێت کۆمەڵێک پرسیاری لێت ئاراستە دەکەین لەسەر ئەو ئابروو چوونانەی لە بواری گەندەڵی تاوانیشە کورە هاوڕێیان مۆزەف هەیە لە کوردستان ئەوە بەس لە گەینس دەبی بنووسرێ موالیدی 1920 تا ئێستا مۆزەفە تەقاعود نەبووە 100 ساڵیمان هەیە 104 ساڵیشمان هەیە ئەوە پەرلەمانتارێکی عێراق دەرێ بە سەدانن کاک سۆران قادرەوە ئێستا دۆزیتمەوە بەڵێ باشە لێرە جوین بەڵێ 104 ساڵە دەوام دەکە ئافرین بڕوا بکەن یەک مەحزەلەیەزە هەمووش ئەڵێن عێراق موچەنانەری
ناڵێن ئێمە هەموو گیانمان فرتوفێرە ینی بەڕاستی ینی هەندێک شت هەیە ئێمە عێراق وڵاتەکە زوویان درەنگ ئەو ئستدامە قەومیە هەر دروست دەبتەوە بەڵام هەندێک شت قسە بۆ خوا بکەین هاوڕێیان ئەوەی پارتی دەیکاتن ئەوەی حکوومەتی هەرێم باوا بڵێن کە هەموو حزبەکان تێدا بوون یەکێتی پارتی گۆڕان و پێشتر کۆمەڵ و یەکگرت و شوعی ئەوانەش تێدا بوونە گەورەترین مەهزەلەیان تێدا هەیە مەهزەلە بە سەدان هەزار تەزویریان کردیان هەڵبژاردنەشیان نەکردی ئەوە بی موچە خۆر ناوێرن بڕوا بکە مەوزوع ئەوە نییە ئەمنیە کە لیست نانێرن نا ئەوەندە فەزاعەتیان هەیە ئەوەندە فەزاعەتیان لیستی هێزی پێشمەرگە هەیە کورە هاوڕێیان هەموو ماڵی بارزانی ماڵی تالەبانی ماڵی کۆسرەت ئەزانی چ بندیوارەکیان هەیە لەیان کەشف دەبێتن ئەو حزبانە چ ئابروچون بۆیە ناوێرن لەبەر ئەوەی لەوێن تەدقیق دەکرێت ئیتر دەیکەنە مەسەلەی قەومی بوو کوردایەتی و موعامەرەی دەوری وەچێ حکامی عەرەب هەیە هەڵیان تووڕە بکەی دەڵێ ئەوە دەستی ئیسرائیلی تێدایە ئێمەش دایم سعات ئێران هەیە ئیتر عێراق هەیە شیعە هەیە قاسم سلێمانی هەیە ئیتر ئەو کۆمەڵە دروست کۆن زەرقاوی هەبوو تابووری پێنج لە جیلی ئەوی نۆهەتەکان بووین پێمان دەگوترا ئیلا ئاخر کاک سۆران ئەگەر پێت ئەوە نەکرا ئاساییە سە بەدەنگ داخل دەبین کاک سۆران ئەلۆ والله کاک قادر من ئەمە یەکەم جارمە دەچێشە نیە نە ئەمەش کۆڵەواری لە تەکنیک کاک ئەوە ناردم بەڵێ سێند ریکوێست ئەی بۆ بۆم نەهات یەک دەقە تەمەشایەکی بکەم یەک دەقە بەس کاک سۆران با بچینە ژوورەوە ببورن هاوڕێن کاک سۆران نەمدیتیە نازانم خەلەل لە چییە ئەگە جارە بینێریەوە سپاس دەکەم ئەگەنا دەست پێ دەکەین نازانم لۆ چێن دەردێ لەو بەشانەی کە دێتن هاوڕێیان ببورن یەکەم تەجروبەیە ئەوە ئەمە هەوڵ دەدەین یەکەم تەجروبەیە your place کێشە نییە کاک سۆران با ئەمە دەست پێ بکەین کاک سۆران بەڵێ بەڵێ ئەتوانین ئەها بەس ئەبێ بە لایڤ بێت بۆ ئەوەی دەنگ و سوورە بێتن ئەوە ئێستا بۆ تەنێرم باشە هاوڕیان یەک دەقەی ترگەنە دەست پێ دەکەین بەڵێ ئەوە ناردم نازانم دێتە کوێندەر ئەوەیە نازانم لای منیش آخر ئەوە تەمەشایەکی دەکەین لای من نابێتەوە کاک سۆران لێی گەڕێین خەتا لە منە داوای لێبوردن دەکەین کاک سۆران کاک سۆران بێ لەسەر پرسیارەکان کاک سۆران ئێستا بۆ خۆت دەزانی دوسێ دۆسیەی گەرم و گوڕ هەیە یەکێک لەو دۆسیانە مەسەلەی هەژماری منە مەسەلەی ساختەکاری دەنگدان لیستی موچەیە کاک سۆران عومەر هەڵسەنگانی چییە بۆ ئەو مەسەلانە ئایا حکوومەتی هەرێم کۆمەڵێک بانگەشە دەکە کە موعامەرەی لەسەرە و کە عێراق ناوێ پارەی بدا و دەیوێ خەڵکی کوردستان برسی بکە وەکو هێمن هەورامی زۆر بانگەشەی دەکاتن کە موعامەرەیەکی گەورەیە لەسەر سڕینەوەی قەوارەی هەرێم حکوومەتی عێراقیش
ینی ئەوەندەی ئێمە چاودێریمان کردبێت بەشەشی باز لەوە دەکات کە گەندەڵی و تاوانشی زۆر کرایە. ئێوە لە بەغدان ڕاستیەکان لەکوێدایە کاک سۆران؟ بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو و ڕێزم بۆ جەنابەت قادر و بۆ هەموو ئەوانی کە گوێیان لێمان و دەمان بینن. لە ڕاستیە ئەوەی کە ئێستا دەگوزارێ هیچ پەیوەندی بە مەترسی لەسەر قەوارەی هەرێم و لەسەر هەرێمی کوردستان نییە، بەڵکو پەیوەندی بەڵێ هەیە کە هەرێمی کوردستان لە ڕابردوو دەوڵەتێک بووە لە ناو دەوڵەتێکە، ئەم دەوڵەتێکی پێی وتراوە عێراق لاواز بووە و هەرێمی کوردستان وەکو دەوڵەتێکی سەربەخۆ مامەڵەی کردووە بەڵام قەدری نەزانیوە، خراپ دەسەڵاتەکانی بەکارهێناوە و کاتێکیش کە دێتە سەر ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان ئێستا دەواازەیەکیان بۆ کراوەتەوە لە ڕووی یاساییەوە داوای مافەکانی خۆیان بکەن. محکمەیەکی دەستوری چونکە لە هەرێمی کوردستان هەمان باش دەزانین ئەو پەرلەمانەی هەبووە بەداخەوە نەیان هێشتووە ئەرکی وە ڕۆڵی خۆی ببینێەوە پەرلەمان شوێنێک بۆ یاسایان پێویست بوو بێت دەریان کردووە تایە بە کەیفی خۆیان و یاساکانیش کاتێک سکاڵای لەسەر تۆمار کراوە دەرکەوتووە مخالیفی دەستوری عێراقی و دەستورەی کە کورد خۆی لە بەشدارە لە نووسینەوەی و دەنگیشی پێداوە. ئێستا کاتێک بێتە سەرەوەی خەڵک بڕوا لە محکمەی ئیتیحادی سکاڵا بکات لەسەر حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێم داوای سادەترین مافی خۆی بکا کە مەسەلەی موچەیە. کاک سۆران ئیچەوە لۆ هات داوەتنامە کاک سۆران ئەگە تەمەشاچیکەی من بۆم ناردی دۆزیمەوە ئەگەر بەدەست کەیت ئەگە نا بەردەوام دەبین. بەڵێ قبولم کرد ئاسلوت کاک سۆران ئەگەر نەدۆزیۆ لێی گەڕێ بە بۆی خوێنەر و بینەر ئەوە نەبێتن. بەڵێ وای با بڕۆین ئەو جارەی بۆ تەجروبە جارشکەم لەگە هاوڕێ و شتی خۆم تاقی دەکەمەوە هەتا باش ئەوە بین. کاک سۆران بەڵێ بۆیە خەڵک سکاڵای چۆن لەسەر هەرێمی کوردستان کردووە سکاڵای لەسەر حکوومەتی عێراقیش کردووە. حکوومەتی عێراقی هاتۆتە ژێر باری ئەوەی کە موچەی خەڵک بدات. حکوومەتی هەرێم سکاڵاکەی قبول نییە و لەوێ چۆن لە 10 ساڵی ڕابردووە موچەی داوە هەر بەو سیاسەتە بەردەوام بێ. موچەی چۆن داوە لیستێکی هەیە لیستی سەربازی پڕە لە بندیوار و گەندەڵ و پڕە لە خەڵکێک کە بە فەردە پارەکەی وەرەگرن و لە بینی خۆیان نابەشێکن و هەڵەستنە سەر کەی ویستیان خەڵک دەرەکەن کەی ویستیان تەعینێکن کەی ویستیان خانە نشینی هەکەن. ئەمە چ ڕەبتی بە قەوارەی هەرێمی کوردستان و مەترسی لەسەر هەرێمی کوردستان هەیە؟ لە کاتێکا لە نێوان وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم و بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینی کە بەشێکە لە وەزارەتی دارایی 12,000 خانەنشین فەرقی هەیە. 12,000 خانەنشین لە لێوان بەڕێوەبەرایەتیەک و وەزارەتێکا کە هەر بە یەکەوەن کە هەر سەر بە یەکن 12,000 خانەنشین فەرقی هەیە مانگانە 3 ملیار و 700 ملیۆن موچەکەیان فەرقا. ئەمە چ ڕەبتی بە قەوارەی هەرێمی کوردستانەوە هەیە کە 67,000 ناو هەیە بەس ناوەکەی هەیە هیچ تەفاسیلێکی لەسەر نییە لە لیستی موچەکانە. یعنی دایک و باوکیان کاک سۆران تخوا لە دیدارێک ئاماژە بەوە دەکەیت بێ دایک و باوکن وەنیە یعنی تۆ زوبان بەڵێ ناوی عادەتەن لە عێراقا ناوی محەممەد و ئەحمەد و ئەو ناوانەی کە زۆر دووبارن هەتا ناوی چواری جاری وایە سەدان هەزاران کەس ناوەکانیان وەکو یەکە بۆ ئەوەی جیایکەیتەوە بۆ ئەوەی جیایکەیتەوە بە ناوی دایکیانە هەبێت جیایکەیتەوە کە ئەم هاوڵاتیە ناوی محەممەد ئەحمەد مەحموودە دایکیان جیا بوو ئەوە کەواتە ئەم هاوڵاتیەتی کرار نییە. 67,000 ناو لە لیستی موچەی هەرێمی کوردستانە هەیە لە ناو 1,200,000 نا لە ناو 682,000 67,000 هەیە. 67,000
ناوی دایکیان بوونی نییە بۆی تۆ نەتوانی وردبینی بکەیت ئەگەر بڵێن ئەمە دووبارە ئەمە خەڵکیێرە نیە ئەمە خەڵکی کوێ نەزانرێ یعنی چی تۆ لە لیستی موچە ناوی دایکی موچەخۆرێک داخل نییە کەواتە ئەمە گومانی گەورە دروستەکە لەسەرم 16,000 ناوە کە تۆ ناتەوێت بزانرێ ئەمانە کێن یا لە خۆتەوە داخڵت کردووە یا بن دیوارە یا خەڵکی وڵاتە نیە یا نامستەحەقە کاک سۆران لەسەر بازی ببرە لەسەر بازی و لە مەدەنی یان بەس لە مەدەنی وایە لە سەربازی و مەدەنی لە هەردووکیان وایە بەڵێ 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 فەرموو کاک هی سەربازیەکە کارەساتی گەورەترە بەڵێ سەربازیەکە فقط جیاوازی ڕقەمەکان لە نێوان بایۆمەتری و لە نێوان لیستی موچەی ئامادەکراوە کە ئێستا موچەی پێدرێ 280,000 عسکەری لە بایۆمەتری تۆمار کراوە بەڵام ئێستا کە داوا لە عێراقەکەن داوای 333,000 موچە بۆ عسکەریەکەن لەوەش 50,000 فەرقە بەڵێ لەوەش 52,000 فەرقە کە ئەم فەرقانە تا ئێستا هیچ لیستێکی هەرێم نییە هیچ لیستێکی موچە نییە لە نێوان وەزارەتەکە و وەزارەتی داراییە فەرقی نەبێ هیچ لیستێکی موچە نییە لە نێوان دائیرەی محاسبە و موازنە لەگەڵ وەزارەتی داراییە فەرقی نەبێ يعني بۆ نمونە وەزارەتی کارەبا وەزارەتی کارەبایەکێکە لەو وەزارەتانەی کە فەرقی موچەی زۆرە کاتێک لیانە پرسی ئەمە چییە ئەڵێ وەڵام ئەمە پۆلیسی کارەبان لە وەزارەتی داخلیش پۆلیسی کارەبا جارێکی تر ناوی هەیە و مانگانە زیاتر لە 2,300,000,000 پارەی زیادە هەیە لەسەر لیستی موچەیان ئەمانە چ ڕەبتی بە قەوارەی هەرێمەوە هەیە جگە لەوە تەنها لیستەکان نییە تۆ لە شوێنەکانی تریشا گرفتی گەورە هەیە لە وەزارەت کارەبا 2,460 فەرمانبەر فەرقە مانگانە 2,866,000,000 دینار فەرقی لیستی موچەکەیانە میلاکی دائیمی لە میلاکی دائیمی 24,933 فەرمانبەر فەرقە کاک سۆران ئەو سەربازی لەگەڵ لە خانەنشینی سەربازیش کارەساتی گەورە هەیە کاک سۆران لە هەرێما خەڵک خانەنشینەکە بەڵێ کاک ئەو ژمارانە تۆ لە بەرنامەکانی تر زۆر باس کردو ینی بڕوا بکە لە هەموو بستەچی یان لە هەموو لاپەڕەیەکی لە هەموو دەوائیرێکی دنیاک لەو گەندەڵی فەزاعەتانیان هەیە بەڵام بچینە سەر ئەو خاڵەی تر یان ئێستا دیوانی چاودێری دارایی عێراق ئەو هەموو فەزاعەتەی دۆزیتەوە کێ بازەکەی دەداتن تا ئێستاکە بۆ خەڵکی کوردستان ئەو بازەی بدا ئەو دەسەڵاتە ئەوە خاڵک دوو ئەگەر پێتوانیە هەموو ئەو شکایەتانەی کرایە ببوورە و دەنگە دەنگێک دێ کاک سۆران نایتوو کاک بەڵێ یەک ئەو راپۆرتانەی دیوانی چاودێری کە ئەو ژمارانە تو لە زۆربەی بەرنامەکان ئاماژەت پێکرێت زۆر بەڕێزی تر یعنی کارەساتەیە حکوومەتی هەرێم کە دەڵێ موچەنانێری لە کاتێکدا ناڵێ ئەمن هەموو گیانم پڕ لە فرتوفێڵ و تەڵەکەبازی بووە هەمووی تەزویرە هەمووی ئەوەیە بەڵام چێ باجی ینی خەڵکی کوردستان بۆ باجی ئەو غەڵەتانە بدەن حکوومەت عێراق چۆن ئەمە چارەسەر دەکاتن کە حکوومەتی هەرێم ئەڵێن ئیستیزابەی نییە لەسەر ئەوە بەڵێ ینی حکوومەتی عێراقەتە کەی چاوەڕێ دەکا حکوومەتی هەرێم کە جوابیشی ناداتەوە موچەخۆری هەرێمە و باجەی دادەنێتن 55 ڕۆژە حکوومەتی هەرێم خۆ زەرری نەکردیە وانە فەک لە دائیرەکانیان نەخراوە موچەخۆری هەرێمە عێراق کارتێکی لە دەستە کە سنوورێک بۆ ئەو تەزویرات و ئەوە دابنێتن بەڵێ کاک سۆران طبعا ئێستا لیستەکان هاتوۆتە بەردەستی وەزارەتی دارایی عێراق دوایەوەی چاودێری دارایی بە سێ نووسراوی ڕسمی داوای لە حکوومەتی هەرێم کردووە زانیاریمان بنێ لەسەر ئەم بابەتە نەیانداوە ئێستا لە 25 دووەوە لیژنەیەکی تری ڕقابەی مالی دەستی بەکارەکانی کردووە بۆ وردبینی زیاتر لە دوای ئەوەی دوو راپۆرتی لەسەر داهاتی ناوخۆ و لیستەکانی موچە کردووە جارێکی تر دەستی بە لێکۆڵینەوە کردووە طبعاً 10 ڕۆژ حکوومەتی هەرێم
کاری لیژنەکەی ڕاگرتووە بەڵام 2000 بە ناچاری دەست بەکار بوون و تا ئێستا بەردەوامە لیژنەی سێیەمی چاودێری دارایی عێراق و هەموو ئەم ڕقم و فەزیحەتانەی لە لیستەکانە هەیە چاودێری دارایی هەرێمیش تەصدیقی کردووە و ئیمزای کردووە واتەمە شتێک نییە ئەوان ئینکاری لێ بکەنەوەیانە یانەوێ بابەتی گەندەڵی و خراپی لیستەکان و نەعەدالەتی لە لیستەکانە بەئاڵێنن بە مەترسی لەسەر کورد و قەوارەی هەرێم مەترسی لەسەر ئەو دەسەڵاتە هەیە کە گەندەڵە کەستەمکارە مەترسی لەسەر قەوارەی هەرێم نییە قەوارەی هەرێم مەکرەمەی عێراقی نوێ نییە ئێمە پێشەوەی عێراقی نوێ دروست ببێ سەدامیش بوونی هەبووە هەرێم بوونی هەبووە لەبەرەوە مەوزوعی واقعی هەرێمی کوردستان ڕەبتی بەوە نییە وەڵام مەترسی لەسەرە و شۆڤێنیەکان ئەیانەوێ واقعن و ئەو بەعز نەیتوانی وە هەرێمینتان لە نەوەتوێکەوە ئازاد بووە بەڵام کە ئازاد بووە ئەم هەرێمە چی پێشکەش کردووە ئەم لیستانەی پێشکەش کردووە کە ئێسێمە تەریقە بین بە سەیرەکەی کە ئێسێمە قسامان پێ ناکرێنی کە ئێمە ئێستا پێمان دەڵێن کاکە ئێمە حەڤە ڕۆژە موچەمان بۆ خەڵک ناردۆ بەم لیستە ملاحەزە لەسەرانە بەم لیستانەی کە ئەم هەموو شتەی تایە بەوەشەوە پارەمان ناردووە حکوومەتەکەی خۆتان یعنی چی پارەکە دابەش ناکات جگە لە سزادانی خەڵکی خۆتان ئەمە چه سیاسەتێکی ترا عێراق ئێستا ئەوێ ئەم مەسارە بەم جۆرە ڕاستکاتەوە پارەی موچەی خەڵک دەدات چونکە پارەکە هی عێراقە بە مەرجی ئەوە دەیدات کەوا لە ڕێگەی بانقە حکومیە فیدراڵیەکانەوە بێت ئێستا هەرێم بۆ ئەوەی کێشە بۆ ئەم بابەتە دروستکە و لیستە پۆخڵەکانی بەردەوام بێ ئەڵێ نەخێرە بێ پارەکەوەی بە خۆمان ئێمەی خینە بانقی ئەهلی لێەوە بەکار دەیدەی حکوومەتی هەرێم بۆ هەموو هەنگاوێک لە کارە نایاسایەکانی بربەستێکی هەیە ئەم جارە بربەستی ئەم حساب بانقی بانقە ئەهلیەکانی هێناوەتە پێش کە ئەم حساب و هەژمارە بانقی لوبنانی تایە یعنی حکوومەتی عێراقی بە چه حەقێک پارەی موچەی خەڵک کوردستان بخاتە بانقێکی لوبنانی بانقی تایە لە چەند مانگی ڕابردووە لە بانقی مەرکەزی گەورەترین فەزیحەی ئاشکرا بووە خەڵک حساب بانقی هەبووە لەم بانقا پارەی نەبووە بیخاتە سەری کردوێتیەوە بەڵام سەیرەکە ملیارێک دینار جوڵەی کراوە بانقەکە خۆی چووە کارکی بانقی زەبوونەکەی کە لەوێ حسابی کردوتەوە بەکاری هێناوە و ملیۆن دۆلار و میلیارد دینار پارە جوڵەی کراوە بەبێ ئەم هاوڵاتی ئاگای لێبێ ئەم جۆرە بانقە هەیە لە ناخەم بانقانەی کە ئێستا هەنێ موچەی بخەنە سەر بۆیە عێراق سەر ڕایەوەی گەندەڵی تایە میلیشیای تایە عەقڵێتی شۆڤێنی تایە بەڵام لە بواری موچەی موچە خۆرەکانی خۆی ڕۆژێ موچەی وڵاتەکەی تاخیر نەبووە کە شەڕی داعشیش هەبووە لە هەرێمی کوردستان 10 ساڵە خەڵک ئەناڵێنێ بەدەست پێنەدانی موچەکەی دواکەوتنی موچەکەی پاشەکەوتنی موچەکەی لێبڕینی موچەکەی ئێستا بە تەواوەتی ئەو لیستانەی دراوە بە عێراق موچەکەی هاتووە 7 ڕۆژە حکومەت هەرێم دەستی بەسەراگرتووە تەوزیعی ناکا هەر ئەمە کافیە بۆ ئەوی بزانبێ ئەم حکوومەتە چۆن مامەڵاکە بەڵانێ ئێوێ وەڵا بۆچی پارەی هێزی سەربازی نەناردووە بەسەر چاو هێزی سەربازی تۆ لیستەکانی پاک نییە ڕێک نییە یەکەی 1970 بەرگری فریاکەوتن و زێرەبانی هەر هەمویان حیزبین هەر هەمویان بە ئەمری یەکێتی و پارتی خەڵک دانێن خەڵک لابن خەڵک خانەنشینەکەن بەبێ قانون بەبێ هیچ شتێک بەبێەوەی وەزارەتی دارایی ئاگای لێبێ بەبێەوەی خانەنشینی ئاگای لێبێ چواردە بە ڕێبەرایەتی خانەنشینی هەیە زۆرینەیان هی یەکەی 1970 و پێشمەرگەی دێرین و بە کەیفی خۆیان کردویانە داوای کردووە عێراق لیژنەی چاودێری دارێڵە زەحمەت نەبێ خانەنشینی سەربازیتان ئەوەلیاتەکانیانمان بنێ ئەمە خانەنشینە سەربازیە چیە خۆیمە جێیشمان نەبووە نایدەن بۆ چونکە پڕە لە نامستەحەق و نایاسایی پڕە لە جاش و تەواری و خەڵکی نامستەحەق بۆ انتخابات خانەنشینیان پێداوە کاک سۆران 10 ساڵە ئەو جێرمە و کێشە هەیە لە نێوان هەرێم و ئەوە حکوومەتی هەرێم ئەڵێ سیاسەتی برسیکردن عێراق لە بەرمان پەیڕەو دەکا ئایا سۆران عومەر وەک پەرلەمانتارێک لەوێ نزیکە پێ دوایە حکوومەتی عێراق سزای خەڵکی چێژ لە سزادانی خەڵکی کوردستان ببینتەوە یعنی بە بەرنامەیە لەو برسیکردن
لەوەی خەڵکی کوردستان برسی بکە وەکو ئەو میدیانەی پارتی وەردەگرن پرسیارەکە ئەوەیە پارتی وێچێتی تاوانبار نین لە ماوەی ئەو 10 ساڵەدا کە دەیان موچەی خەڵک نەدراوە لەو 10 ساڵەدا بەڵێ ئێمە کۆمەڵێ مەرزمان هەیە مەرزی نێودەوڵەتیە بازرگانی و ئاڵوگۆڕی تیاکرێ عێراق ناگای لێ سیاسەتی دارایی و مالی عێراقی تیاجێ بەجێکرێن لە سیاسەتی کوردی بە کەیفی خۆیان قاچاقچێکی تیاکەن بە کەیفی خۆیان ئاڵوگۆڕی تیاکەن ئەمە یەک دوو ئێمە چەند ساڵە حکوومەتی هەرێم نەوتە فرۆشێ بە کەیفی خۆی لە ڕووی دەستوریەوە دەرکەوت کە مافی فرۆشتنی نەوتی نییە مافی دەرهێنانی هەیە مافی ئیدارەدانی هەیە بە مشتەرەکی لەگەڵ عێراق کە بە مشتەرەکیش نەبووە بەسەر بەخۆی نەوتی فرۆشتووە لەم 10 ساڵە عێراق چی بەرامبەر ئێمە کردووە کە تۆ موچەت پاشەکەوت کردووە و موچەت بڕیوە و موچەت واخستووە ئەسڵەن بە درۆی ئابووری سەربەخۆ بە خەڵەتاندنی هەموو لایەنەکان و پەرلەمان هاتن بەشە بودجێ عێراقیان بڕی و کیان خۆمان زیاترە هێنی خۆمان نەو زیاترە فرۆشین بۆچی کاک سۆرە کارەبایان پێکرد بە 4 کاتژمێر 6 کاتژمێر 7 کاتژمێر موچەیان پێ بڕی موچەیان پێ پاشەکەوت کرد هەرچی پرۆژەیە وەستا هەرچی مقاولە چەکی بەتاڵیان پێدا یعنی برسیکردن چییە کە تۆ بانقە ئەهلی و بازرگانیەکانی عێراق لە هەرێمی کوردستان بوونیان پارەکەیان 10 میلیارد دلار بوو لە لای هەرێم بوو لە ساڵی 2014 هەرێم ئەم پارەی برد کەس نەیزانی بۆچی بردووە حالیان کاک سۆرە 15 ساڵە نەوتە فرۆشن بە ناوی ئابووری سەربەخۆ لە تەماشا ئەەکەی ئەڵێن وەڵا 8 میلیارد دلار قەرزاری 5 تریلیۆن دیناری پێشەکی پارەمان وەرگرتووە لە کۆمپانیاکان نەوتی بینێ ئەی باشە بۆ نەوتان نایوتێن پارەتان بە پێشەکی و بەدەسی وەرگرتووە چیتان لێ کردووە ئەمانە عێراق لەکوێ ئێمەی برسی کردووە ئەمانە عێراق لەکوێ هاتووە بڵێ پارەی نەوت من بردوومە ناتان دەمێ بڵێ پارەی بوو مرگەکان من بردوومە و مەرزەکان منەی بەم و ناتان دەمێ چی عێراق لە لای هەرێمی کوردستان دەستی بەسەرا گیراوە هەرێمی کوردستانی کۆنتڕۆڵ کردووە جگە لە 16 ئۆکتۆبەر هاتووە کەرکووکی گرتووە عێراق چی بەرامبەر هەرێمی کوردستان لە برسیکردن کردووە چەند ساڵە بایعیمانە دەنێ بەشە خۆراک هەرێم پارەکەی 16 ساڵ 18 ساڵە هەرێم پارەی بەشە خۆراکی بردووە نەیداوەتەوە بە عێراق بەشە خۆراکەکەی نەبڕیوە عێراق دەرمانمانەدات کەسی ئێوە هاتوون ئەو دەرمانەی کە عێراقی نێرێ بۆ نەخۆشخانەکان نەخۆشخانە حکومیەکان نەخۆشخانە حکومیەکان وا لێ کردو بەس ئاهلیەکان قەرەباڵ حکومیەکان بەس پاراسی تۆختیایە عێراق گەنم تەمی لە بازاڕا بەکەمترە دێت لە فەلاحەکانی هەرێمی کوردستانی وەرەگرێ بە زیاتر کەچی ئەمان چوون لە وڵاتانەوە گەنمیان هێناوە بە ئەرزان پێکەڵیان کردو بە ناوی گەنمی فەلاحەوە پارەی 3 ساڵی جوتیاران کە 300 میلیارد بوو هەتا وەرمان گردوای 10 ساڵ ڕۆحمان دەرچوو لەبەرەوەی ئەوان هاتوون دەستیان خستۆتە ناو گەنمی جوتیارانیشەوە بەڵێ کاک سۆران بچین کوێی خەڵک برسیەکە کە ئەمانە مەوادی خراپ مەوادی مسەتن قاچاق داخڵەکەن لە مەرزەکان عێراق داخلێکە یا ئێوە داخلێکە ئەمجا دێن ئەڵێن چی وەڵا عێراقیش گەندەڵە عێراقیش مەرزەکانی خراپە عێراق باشە عێراق وایە تۆش لەبەرەوە واکەی کە عێراق وایە مەکەی بەهانەیە عێراق گەندەڵی تایە ئاوەدانی تیانە و ستەمی تایە و میلیشیای تایە عقلێکی شۆڤێنی تایە بەڵام بەمانەشەوە خۆوان موچەی ئێمە ئەن نەبڕیوە ئێوە دەوڵەت دارتن کاک سۆران بچینە سەر بانک باشە بۆ لە بانقی هەژماری من هیچ بانقەی حکومی بخۆزانی موچە لە هەموو دنیا حکوومەت تەوزیعەکە وەنیا حکوومەت دەبێت تەوزیع بکە بانقی ئەهلی ناتوانێتن تەوزیع بکاتن بۆ لە هەرێم هیچ بانقەی حکومی بەشداری نەکردیە و دوو پارتی زۆر پێدا دەگرێت چێتیشەوە پاڵپشتی دەکاتن بە پێی زانیاریەکان لە ڕیکلامی لە فشاری لە دەڤەری سەوز و لە دوێنش لەو ئرهابەی پاڤل تاڵەبانی بەرامبەر خەڵک کە هاوبەشە لەو ئەوەیە پێت وایە بەغدا هەژماری من بەوەی ئێستا هەیە
قبول دەکاتن و جیاوازیەکان ئەگە بە سەریعی هەندێک شتیش لە بۆ خەڵک باز بکەیت یعنی لەکوێ بووە بانقێک ئەهدی بچی موچە تۆزەکە لە کاتێکدا هەر وەختێکی فلاس بکە خەڵک ڕوو لەکوێ بکاتن وانە بەڵێ کاک سۆرە طبعا کا قادر لە ڕابردووە ئێمە ئەزمونمان هەیە بانقی ئەهلی هەبووە موچەی بووە موچەی زۆری بووە بنمونە ئەمریکاییەکان لە کۆی عێراقا موچەیان لەسەر بانقی وەرکاو و زۆرترین موچەش کادرا کاتی خۆی لە ڕێی بانقی شیمالەوە و هەردوو بانقەکە ئیفلاسی کردووە یعنی لەو ڕۆژان هاوڵاتیەگاتوە بۆ لای دەستی سوتاوە گیانی سوتاوە پارەی موچەی خۆی لە بانقی وەرکاو بۆ کاتی خۆی تەکلیفەکە بۆ نەشتەرگەریەکەی خۆی ئەوە چەند ساڵە چەند ملیۆن دینارێکی موچەکەی لە بانقی وەرکایە بۆی وەرگیرێتەوە من محاولم بۆ کردو لەڕێی بانقی ناوەندی و 1 ملیۆن دیناری بۆ سەرفەکەنەوە بانقی وەرکا بە 1000 منەت و تەکلیف ئەمە ئەزموونی بانقی ئەهلیە هەرێمی کوردستان خۆی بانقی حکومی نییە یعنی ئەو هەشتا بانقەی کە وەزارەتی دارایی هەیەی لە نێوان سلێمانی و هەولێرا ڕەبت نیم پێکەوە لە نێوان خۆشیانە ڕەبت نیم پێکەوە یعنی بانقێک لە گەڕێکی سێتاقان لەگەڵ بانقێک لە گەڕێکی منارە ڕەبتیان نییە بەیەکەوە بانقێک لەگەڵ هەولێر بانقێک لەگەڵ سلێمانی ڕەبتیان نییە بەیەکەوە یعنی من ئەگەر موچەکەم لە بانقی منارە بێ لە هەولێر کە پێشتر من پەرلەمانتار بووم موچەکەم لە بانقی منارە بۆ لە هەولێر بانقی نا بەچەکی دەزنووس چەکێ بکەیت و بنووسیت و یەکێک پسەیە خۆت بچی وەری بگری کە لە سلێمانی لە بانقی ئاڵا وەرم گرتووە عمولەم داوە هەمان بانقی حکومیشە لە کاتێکانە بانقی وەزارەتی داراییە وەڵا دوو قاسەی جیایە نابێ پارەی هەولێر لێرە وەرگیرەیە هی لێرە سلێمانی لە هەولێر بۆیە ئەمانە بانکیان دروست نەکردووە بە ناوی بانکێک بێ لە سیستەمی گلۆباڵی ئینتەرناشناڵی جیهانیە بێ بانکەکەی هاتی بۆ سوید لە ATMێک لە شوێنێک کە لە مەشینێک کە پارە بدەیت بخوات ئێمە لە هەرێمی کوردستانە بانقی وامان دوای 33 ساڵ نییە چونکە نەیانویستوە بانک دروستکەن چونکە ئەگەر بانک دروستکرا ئەو کاتە جوڵەی پارە سەرمایەی خەڵک ئەوەی کاتێتە بانک دەرەکەوێ چەنە چۆنە ڕوا چۆن دێ داهاتی چەنە ئەم پارەیەکەی خاتە سەرم حسابە سەرچاوەکەی کوێ بۆ ئەوەی ئەمە دیار نەبێ بانکیان دروست نەکردووە ئێستا عێراق بۆ گەندەڵی وەزعی هەیەی لە سەد پاسی هاوڵاتیەکانی مامەڵەی بانقیەکەن بە کڕین و فرۆش و بە حساب بانقیەکەیان و بە موچەکەیان لەبەرەوەی کارتی بانقییان هەیە بەڵام هەرێمی کوردستان هیچ بانقێکی حکومی نییە ئەوەشی کە وەزارەتی دارایی هەیە نووسینگەکانی حەواڵە لە بازاڕەکانی دۆلار پێشکەوتترن لە بانقەکانی کە هەرێم ناوین هاوبانک کاک سۆران بەڵێ موچە لە هەموو دنیاە دەوڵەت تەمویلی بانکی حکومی خۆیەکە لە بانقە حکومیەکەوە موچەکەی ئەچێتە سەر کارتی بانقیەکەی هەرێمە ئێوێ پارەکە بچێتە ناو بانقی ئەهلی خۆی وەریگرێبی خاتە بانقی ئەهلی لێوە تەوزیعکرێت لە کاتێکا بانقی ئەهلی لە ئێستایا چەندین ساڵە یەک ئۆفەری نییە بۆ ئەوانەی کە لەوێ حساب بانقییان هەیە نەک هاوڵاتیەک حساب بانقی لە بانقی ئەهلی هەیە قەرزی باتێت ئەوەی کۆمپانیای هەیە و حساب بانقی لەوێ هەیە قەرزی ناداتێت بە کۆمپانیای نادا ئێستامان پێمانەڵێ نەم بانقە ئەهلیانە وەڵا ئەتوانن قەرز بدەن بە هاوڵاتی 90 جۆر ئەوە هیچ ئەسڵ و ئەساسێکی نێوە بانکی ڕەشید و ڕافیدەینن ئەتوانن ئەو جۆرە قەرزە بدەن بانکی ئەهلی قەرز نادا بانکی حکومی بۆ ئەیدا لەبەرەوەی دەوڵەت ئامادەیە ئەو پارانەی کە ئەو بە قەرزەی داد بە 10 ساڵ بە 15 ساڵ بیدا بە بانقەکە بە مدەی درێژخایەن وەریگرێتەوە بەڵام بانکی ئەهلی هاتووە بزنسەکە کۆمەڵێ بەرپرست سەرمایەدار کۆبوونەتەوە پشتیان هەیە و بانقێکیان دروست کردو و ڕەسمارێکیان پێ کردو و ئەوان بزنسەکەن ئامادەنین بێن پارە بن بە ملیۆنی هاوڵاتی لە هەرێمی کوردستان بە قەرزی 15 ساڵ بۆ خانوبەرە ئەسڵەن حکوومەت خۆی ئەم قەرزانەی کە
هەبوونەی هێشتووە ئێستا لە بانقی ئەهلی ئێبیێنێ بیداتەوە باوڵاتی هیچ ڕاستێکیان هیچ زمانەتێکی نییە کە بانقی ئەهلی قەرز بدات بەیانیان بانقە ئەهلیان سزادرا تا ئێستا لە عێراقا لە ساڵی 2016ەوە سیویەک بانقی گەورە سزادراوە و کۆتایی هاتووە و بۆیان نییە هیچ مامەڵێ بکەن و کارتەکانیان وەکو کاغەزێک وایە لە هیچ شوێنە کاری پێ ناکرێت بەیانی زەمان چییە ئەم بانقە ئەهلیانەش نەچنە لیستی ئەمان سزاکانەوە کارتەکانیان بلۆک نەکرێت و پارەی خەڵکییان بلۆک نەکرێت بەهانەیە بۆ ئەوێ ئەوتین لە ڕێگەی بانقی حکومیەوە نەبێ پارەکە بە فەردەوەرگیرەوە جاران و بەش کاک سۆران لە دێرێکدا یعنی تو پێ دوایە مستحیلە هەژماری من قبول بکرێ بۆیە خەڵکی کوردستان پێویست ناکە پڕ بکاتەوە ینی قسەکەی تو وایە حکوومەتی عێراق مەحاڵە تەنازل لەوە بکاتن قبولی هەژماری من بکاتن وایە عێراق بە هیچ شێوەیە پارە ناخاتە بانقی ئەهلی بۆ موچە بەڵێ کاک سۆران پرسیارەشکا ئەلێن قبولی ناکە بەڵێ ئەو نەوت بەنەس هاتووە بەڵێ لێلا نادا عێراق بەنەس قەراری محکەمەی اتحادیە ئەڵێ تەوتینی ڕەواتبی موظفینی ئیقلیم لە ڕێگای مەصاریفی حکومی فیدراڵی بەڵێ کاک سۆران ئەو نەوتەی ئێستا بە قانون نابی پارتی وچێتی نەوت بفرۆشن بەس ئەمە دەبینێن لە جیاتی بە بۆڕی بە تانکەر دەفرۆشێ ئایا ئەو حکوومەتی عێراق هیچ ئیزراعاتێکی نییە لەسەر ئەوە ئەگەر هەیە ئەو راپۆرتانە لەکوێیە یعنی ئێستا خەڵک زۆر یانی ئەس پێ دەکەن ئەوە قازانجیش دەکەن پێشتر شەڕیەتەکە بودیان گوت نەوت دەفرۆشین ئێستا هەمان نەوت دەفرۆشنەوە بەڵام هیچ دیار نییە بەڵێ یعنی ئێوە بۆ نایکەنە راپۆرت بەڵێ بۆتە راپۆرت و بە وردیش متابعە کرێ و پێوترێت بە قاچاق بردن پێوترێت تەهریب بە تەنکەرە برێ و بە تاڵانی شەفرۆشلێ بە $30 فرۆشن لە کاتێکا نەوت لەسەر $85 ئەمە پێوترێت پاڵانکردن و بەیان نامەکەی دوێنێ وەزارەتی نەوتی عێراقی زۆر بە ڕاشکاوی باز لەواکە کە کۆمپانیا بیانیەکان دەستیان بەسەر نوتی هەرێما گرتووە هۆکارەکەشی ئەو عەقدە ناشەفافە نادەستوریانەیە کە هەرێم کردوێتی و تا ئێستا ئاشکرای ناکات بۆ عێراق جگەلەوە بە تەنکەر نەوتەدا بە پاڵاوگەکە لە 6 مانگی یەکەمی ساڵی 2023 10 ملیۆن بەرمیل نەوتی بە 309 ملیار فرۆشتووە بە دوو پاڵاوگە لە هەرێمی کوردستان کار و لاناس هەموو ئەمانە هەرێم بەرەو دۆخێکی ترە باکە ئۆپیک ئێستا چاوی لەسرە و ئیجراعات لەگەڵ عێراقە کاچکە ئەو عێراق وەکو یەک دەوڵەت بینێ و پێی وایە سەرە ڕای ئەوەی کەهنار دەی نەوتەکە بە بۆری نەوتیش ئەفرۆشێت بە قاچاق کە ئەو عێراقە ناسێ بۆیە لە بەرامبەر ئەما عێراق بە دووری مەزانە لە هەنگاوی دوای ئەمەی کە هەرێم بەم جۆرە مامەڵاکە دەست بەسەر گەورەترین کێڵگەی نەوتی هەرێما بگرێ کە پێوترێ خۆرمەڵە زیاتری نەوتی هەرێم لە خوورمەڵەیەوە کاتی خۆی عێراق لە 2010 کە لاواز بۆ هەرێم دەستی بەسەراگرتووە بێ هەرێم چاوەڕێکە عێراق دەست بەسەر خۆرمەڵا بگرێتەوە و کاتە نەوتی هەرێم کۆتایی دێت و ڕێکی زۆر کەمی ئەمێنێ کاک سۆران زۆر سپاس بۆ پرسیارانە بەڵام لەسەر مەسلێ بەس بێ لەسەر پرسیاری دوایین پرسیار ئەو جوابانە جگەلەوەی پیشان نادات و زاوایەکی پارتیانی بی کە ئیدعایەکی زۆر لە سەکرا کاک سۆران عومەر خۆی دۆڕاندیە و تەسلیم بووە لە وەڵامی ئەو پرسیارانە و لێدوانانەت نیشان دەدا هەر سۆرانەکەی جارانی بەڵام پرسیارێکم هەیە لەسەر ئەوەی لیستێک دروست بووە کۆمەڵێک لەو پەرلەمانتارانەی کۆن لە زۆربەی حزبەکان کەسی سەربەخۆن بەشدار بوونە کاک سۆران عومەر لەگەڵ یان نا یاوە چ زانیارێکت هەیە لەسەر ئەو ڕەوتی نیشتیمانیان پێدەوتر ئەگەر هەڵە نەبوون بەڵێ وەڵڵاهی من ئەوەی کە دروست بووە کاک عەلی حەمە ساڵح پیاوێکی باڵغێز دەنگێکی دلێر بێمەنە پێویستی بە پشتیوانی ئەو جۆرە خەڵکانە سەرڕایەوە ناوزڕاندن و تۆمەت و تەشهیر و چ بە ئێمە ومانان چن بە ئێوە چ بە خەڵکی تر
بەڵام کۆڵی نەداوە و من نیگەرانم لەوەی کە خەڵکێک پێشتر ناوی هاتووە لەگەڵ لیستەکەی کاگعەلی ئێستا لەگەڵیانی بارەوە کارێک بێ بەڵام چۆن تەحالوفی مفسیدین هەیە لە هەرێم و عێراقا هەموو فاسیدەکان یەکەگرن کە بەرژەوەندیان تێکە چێبێ بە شەڕیان ڕۆی داوای پشکی زیاتر لە یەکەکەن کە پشکەکانیان بۆ تەحقیقە بێت بێدەنگە بنەوە پشتی یەکەگرنەوە وەکوی ئێستا ڕوەدا لە هەرێمی کوردستانی بینی لە بەرامبەر ئەم تەحالوفی فاسیدینە حەقە تەحالوفی مصلحین هەبێ ئەوانەی کە معارەزە و دەنگی ناڕازین حەق وایە پشتی یەک بگرن نەک ناکۆب بن ناتەبابن کە بەداخەوە دێستە لە هەرێمی کوردستان هەموو دەنگە ناڕازیەکان پەرتەوازن پەرتن و ناکۆکن کامە لە بەرژەوەندی دەسەڵاتە کاتێک قسە بە یەک بڵێن بە یەک بخوێنن کاتێ پەرتەوازە بن دەسەڵات مستەفید دەبێت لەوەی ئەو سیاسەتەی خۆی بەردەوام بکە ومێ دەکەم ئەو ڕەوتەی کاکعەلی حەمە ساڵح بتوانێت تۆکمەتر بێ و دەنگێکی باش پشتیوانێکی باش بەدەست بێنە بۆی لە پەرلەمانی ئایندا بتوانێت جێدەستی بێ و کاریگەری هەبێ باشە تو لەگەڵ یانی کاک سۆران کاک سۆران تو ئێستا ئەندامی کۆمەڵ نمایەوە بزانم ئەگەر هەڵە نەبم یان هەر ئەندامی کۆمەڵی بەڵێ بەڵێ باشە کاک سۆران سوپاست دەکەن ببوورە لە کاتیشمان گرتی داوای لێبوردنیش لە بینەران دەکەن کە بەرزی نزمێکمان هەبوو سوپاس بۆ وەڵامەکانت زۆر سوپاس کاک سۆران هاوڕێیانەوەی جێتان لێبوو کاک سۆران عومەر بوو لە لیستی کۆمەڵی ئیسلامی دادگەری ببورن ئەمن لە یادم چوو کار کوڕەکەی جارانە و باز لەو فەزاعەتانەی بەشە کرد کە بەشی زۆری لە میدیاکانی تر کرد تاوانباری سەرەکی لە موچەی وەرنەگرتنی خەڵکی کوردستان ئەو حکوومەتی هەرێمەیە بە پارتی وێچێتی گۆڕانیشەوە دیتان وەزیرەکەی گۆڕان ئاواتی شێخ جەناب لە هەر هەمووان چاواشەکەرتر بوو یەکێتی لە هەژماری من چەندە بڵمڕا دوو ڕووە من دەمەوێت ئەوە بڵێم هاوڕێیان ئاواتی شێخ جەناب ئەو ڕۆژە دەیگوت مستحیلە لە هەژماری من حکوومەت بانقی قەرز لێ بڕابچێش من دوای نمونە و دوایم قسەم لێرە دەڵێم ترامپ کاندیدی سەرۆک کۆمارە دوێنەی سوی ئەوروپا و ئەوڕۆی ئەمریکا 450 میلیۆن دۆلاریان بە زۆرم لێ وەرگرت ئەگەنا دادگا هەڕەشەی لێ کرد وتی ڕاد ئەوە تاوەرەکانت لێ ئەدز دەکردن لە هەموو ئەوروپا و دنیا کاتێک قەرزاری حکومەت دەبی حکومەت دەچێت لە بانقەکانت لە ملک و ماڵەکانیشت هەرڕاز دەکاتن پارە دەبات ملک و ماڵەکانیشت هەرڕاز دەکات بۆیە ئاواتی شێخ جەناب ئەوەندە چاواشەکەرە خۆشبەختانە کەناڵی KNN بڕۆن سەیریکەن بە درۆی خستەوە هاوڕێیان سوپاس بۆ جێ لە ڕاگرتنتان سوپاس بۆ کاتێ پێتاندان ببورن ئەزمونونەکە من پەیمانتان پێ دەدەم وە دەکەین بە دەنگ و ڕەنگ ئەو پەرلەمانتار و کەسایەتیانە بێنینە ژوورەوە زۆر سوپاس بۆ ئەو کاتەی لەگەڵ ئێمەتان بردەسەر سوپاس بۆ پەرلەمانتاری عێراقیش لە کۆمەڵی دادگەری کاک سۆران عومەر